وەڵا دادەگیان ئامۆژگاری مامی خۆت باوکی خۆت مەلایەک کە تەجروبەی لە ژیانە هەیە هەر ئەمڕۆ لێ جیابەر بە کەڵکی تۆ نایە تۆش بە کەڵکی ئەو نای تۆ محەجەبە و مسلمان و نوێشکەر و قورئان خوێن چۆن ئەو جنێو بەخوای گەورەدا جنێوەکەی کە داوە کافر بوو یەک جاری یەکەم جاریشی کە جنێوی داوە کافر و مرتد و مەلعون بۆ بڕۆشتە دەرەوە لە دینی خوای گەورە بێ غوسڵە دەرکاو سەر لە نوشایەتمان بێنێتەوە ئەگەر تۆش دەست بەجە پەشیمانیش نەبوو بێت تۆ ڕۆیشتبی تەلاقی شێکە جیابرەوە عەزیزی من لە تەجروبەی ژیانی ئەو هەموو ئافرەتانەوە کە دێن و پرسیارەکانم لێەکەنەوە ئەمڕۆ جیابیتەوە ئەم هەفتەیە جیابیتەوە ئەم مانگە جیابیتەوە ئەم جەژنە جیابیتەوە قازانشترتە وەک لەوەی بیخەیتە 2 هەفتەی تر و 3 هەفتەی تر تەواو جیابەرەوە لێی و لەگەڵ کافرەکە چۆن ئەتوانی بژی مسلمان ناتوانێت لەگەڵ کافرایکی کافرا بژی ئەجا جگە لە شەراب خواردنەکە شەراب خواردنەکەی بەر حەڵفسقە کە جنەی بەخوای پەروەردگاردا و کافرە بێوان و جەنابیشت کەڵێ زۆر پەشیمانم لەو زەواجە یاک دەقەڵی ڕامەوەستە تۆ ژیانت چەندی لەگەڵە بەیتە سەر جەناب ئاڵە 3 ساڵیش هاوسەر گیریم کرد ینی تۆ لە 20 ساڵی 25 کردبێتی تێچە 28 دادەجان 78 ساڵ بژی خوا عمرت بداتێ 50 ساڵ بەم شێوەیە ژی ئێجا بۆ لەگەڵ یای بۆ ئەم دۆزەخە هەڵە بژێری بڕە جابرەوە شەقیکی تێ هەڵە و ئیسیمارەی خولعمان هەیە پڕیکەرەوە بینەرە و بیدەرە دەستی لە ماڵەکەشی بڕۆرە دەروازی لێ بێن یان پلانێدانە کە چۆنە ڕۆیتە دەر